ماڵئاوای یەکجاری کەسایەتی دیار و سەرکردەی ڕۆژئاوا و کورد ساڵح موسلیم هەموومانی دڵتەنگ کرد. بەیان چەند خاڵێک دەڵێم. یەک، جگەلەوەی ئەوە کوڕە شەهید بوو بە پێچەوانەی کوڕی تاڵەبانی و بارزانی نەیکردە بەرپرس، ڕەوانی سەنگەری پێشەوەی کرد. ژنەکەی نمونەی کەسی بە ئیرادە بوو، بە تایبەتی لە شەڕی کۆبانی هێز و گوزەیەکی ئەبوو هەموو کوردستانی گەورەی دەجوڵان. بەخۆی دەدیت هیچ سیفەتێکی ئەوەی تێدا نەبوو بەرپرسبی، پێچەوانەی و بەرپرسانەی باشوور. ئەو موسلیمە جگەلەوەی سەرکردەیەک بوو و بناغەدانەری ئەو کوردستانی ڕۆژئاوای ئێستا بووە. ئەو وەختەکانی کە دروست بوو، ئەو یەکێک لە بناغەدانە موسلیم ئەوە مەزلوم و ئیلهام و ئەوانەش دیار نەبوون. گوتەیەکی هەبوو زۆر جوان بوو، من دوێنێش باسم کرد بە تێکست و بە ڤیدیۆش، بەس ئێستا دووبارێک زۆر گرنگ بوو، هەتا دووربەریان تەواو بوو. لەو پەڕی وەزە خراپیدا بوون، دەستیدا پەلکەدارەشی گەڵای میوەجووتی ئەو گەڵا و دارا پەلکەدارانە دەخۆین تەسلیم نابی. ئەوە زۆر لە نایەکەی بڕوا بکاخر ئەو دەمی هیچیان نەبوو. پارتی خەندەقی لێدا ئەبلوقەی ئابووری خستوە سەریان، دەمی هێزی ڕۆژی دەکرد، داعش تەوقی کردبوون لە کۆبانی، لە خەرە خراپەکان بوون، هێشتان ئەمریکاش نەگەیشت بە سەریان. تورکیا لەولای وتی پەلکەدارە خۆین، ئەوە دەبی بە ئاڵتون لەو مسلیم بنووسرێتەوە کە چ خاوەنی چه ئیرادەیەک بوو و بووە ئیلهامێک لە بۆ هەر هەموومان. سەرکردەوەی ئیلهام بەجیبێری. جگەلەوەی ساڵح موسلیم کەسایەتێکی هەرە گەورەی کورد، یەکێک لە کەسایەتی گەورەکان سادە، هاوکات وانەیەکی زۆر جوانی جگە لە نیشتیمان پەروەری بەجی هێشت، جگە لە قوربانیدان کە خۆی و خێزانەکەی لەناو ئەو پرۆسەی قیمەی قوربانیدان بوون. هاوکات ساڵح موسلیم لە هەموو بەرپرسەکانی تری منتیقەش تەیپەڕان، ئامادە نەبوو گورچیلەی کەسەشکە لە خۆی بدات، ژیان یەکەشکە کەمێک ناخۆش کە خۆمە دەیان کەسماندی لە گورچیلەی دایتە یەکترس هیچیش نەمردیە، 10 ساڵ 15 ساڵی ژێ ئامادەی ئەوەش نەبوو. ئەوە قیمەی وانەی مرۆڤ بوون و جوانیە لە ئینسان. یعنی هاوڕێیان ئینسان دەبێ ئیلهام ئاوا لە سەرکردە وەربگرێت، نمونەیەکی جوان پیشامدا، مەسەلەن ئاژەڵ دۆستی، مەسەلەن سروش دۆستی، ئەوانە کە لە بەرپرسدا هەبوو، کە لە کەسی پۆپیلاردا هەبوو، خەڵک لاسایی دەکاتەوە و جوانیەک فرێداتە ناوژیان. موسلیم ئاوای کرد. قسەیەش کەش بڵێم لەسەر ماڵی بارزانی و تاڵەبانیش، یعنی بەڕاستی لە ئاست ئەوە نەبوو. من دوێنێ شەو جەرگم ژانی کرد کە دیتم ساڵح موسلیم بە تاختەنە لەناو ئەمبۆلانسەکەیان دانە، هیچ قەرەباڵغێکی گەورەی لە بۆ نەکرا. یعنی ڕاستە بەیانی هەندێک خەڵکی نیشتیمان پەروەر لە هەولێری هەوڵیاندا، بەڵام کورە شەرمەزار بن ماڵی بارزانی بە پلەی یەک، هەتا یەکێتیش حیزبەکانی تش کابرایەک 50 ساڵ قوربانیدا، کوڕی شەهید بوو، خاوەنی ئەو ئەزمونەی ڕۆژئاوا بوو، ڕەمزێکی دیاری کورد بوو، یەکێکتان نەچوون تازە گوڵێنەی لەسەردا بنێن، قەرەباڵغێکتان لۆ نەکرد. یعنی دەبایە ساڵح موسلیم لەناو پەرلەمانی کوردستان ببرد بە پەرلەمان تازە گوڵێنەیان لەسەری دابنا. دەبایە ئەگە مەسعود و مەسرور و نێچیر ئەگەر خۆ بە خۆیان جوان دەبوون، بڕوا بکە ساڵح موسلیم ئەوە دەبین چەند خۆشەویستە، بەس هەر بۆ خۆیان جوانتر بوو تازە گوڵێنەیان دابناوە. لە جیاتی ئەوەی مەسعود بارزانی و مەسرور بارزانی و نێچیر و پاڤل و بروسکەیەک لۆ جاشێک دەکەن، نوێنەریان دەنێرنەکەن جاش هەر ئەوێ ڕۆژێ مەسعود بارزانی ئەو ئێرانەی کە ئەو هەموو درۆنەت لێ دەدا ناوێری برێ لەل، کە دوێنێ ژۆم گوت یان قسە مەکە یان کە قسەت کرد خاوەن موراڵی خۆت بە. سودادت نارد 50 درۆنی لێدای لەو 5-6 ساڵی، بەڵام ساڵح موسلیمێک دەمری بڕۆ سەیر بکە ناوڕێیان بروسکەی لێدای کە ئێنەما شتێکی زۆر نۆرماڵە، کابرایەک بە یەک دێر وەسفی نەکردێت چکون بڕوا بکەن حەز بە حەسادەت دەکەن لە بەرامبەر ساڵح موسلیم ماڵی بارزانی و تاڵەبانی. کاکە سەرکردە کە شتێک بچینی، ئینسانێک مرۆڤێک شتێک بچینی ئاوا وەکو موسلیم دەبتە خۆشەویستی گەل. بەس ئەوانە لەبەر ئەوەی هەز بە زوعف دەکەن لە بەرامبەری ناوێن، بەس کاکە کێشە نییە، باشتر احتیمامتان پێ نەدا. لێگەڕێ ئەو خۆشەویستی ئێمە لە موسلیم دەردەبڕین، ئەوە دەبینن لە سوسیال میدیا، خەڵک بەبێ ئەوەی ئەندامی ئەو حزبە ئەو بەرەیە بیتن.
چۆن گوڵباران و چۆن وشەبارانی بە جوانی موسلیم دەکات. نەمری ساڵح موسلیم بە تایبەتی ئەو ئەزمونەی کە نیشانتدا بەدەر لە نیشتیمان پەروەری و قوربانی خێزانی سادە بوونت کە ئامادە نەبووی 10 ساڵ لە تەمەنت درێژ بکەی گورچی لێی کەسە شکە ئەوە بی. درود بۆ گیانت.